شنو توفيق معروفة دانشتو شاري سليماني مصيباني كمبيوترم لابتوب خاني كاشما أمسال دسم كردو بنووسین كتابك مجاب كردو یەکەم کتێبمە بنەوەی تەقەی خۆشییان من تەمەنم 4 ساڵ بوو کە پیشەکەم بەرکەوت لە حەوشەی ماڵ خۆمان یاریمە کرد لەگەڵ بوو مناڵەکانی هاوڕێم بوو بە تەقەی خۆشی لە بۆنەیەکی ڕژێمی سەدام بوو ڕژێمی بەعەز سەدام حوسێن فیشەکەم بەرکەوت و ئەو کاتە تەمەنم 4 ساڵ بوو هەروە وای لێکردم کە دەستکەم بە نووسینی ئەو کتێبە کە بنای کتێبی تەقەی خۆشیەوەیە ئەمە یەکەم کتێبمە بەڵام هەوڵێم بەردەوام بم لە نووسین ئەم کتێبەی کە یەکەم جار نووسین لەسەر تەقەی خۆشیە مەبەستم بوو کە خەڵک وشیار کەمەوە لە بەکارهێنانی چەک و تەقەمەنی لە کاتی بۆنەکانە بابەتەکانی تریشم حەزەکەم زیاتر لەسەر کێشەکانی کەسانی خاوەن بەدەوێتی تایبەت بێت و زیاتر لەسەر وشیارکردنەوەی کۆمەڵگا بێت خۆم هەر نووسینمە کرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتم زۆر بڵاو کردەوە هاوڕێکانم ئەیان بینی بۆیە کە ئەیان بینی ئەو شتانم بڵاو کردەوە لە فەیسبووک و لە تۆڕی کۆمەڵایەتیە زۆرتر هەندێرم بوون کە دەستکەم بە نووسین و ژیان و بەسەرهاتەکانی خۆم بکەم بە کتێبێک بڵاوی کەمانە بیرم لەوە نەکردوانە بەسەر ئەم نووسی دوای لە کۆتاییاوتم مە بکرێ بە کتێب وچکە ئەبینم لە ئێستا لە تۆڕی کۆمەڵایەتی لە سۆشیال میدیا کە زۆر چەک بە شێوەیەکی غەڵەت بەکارهێنرێت زۆر ڕووداوی ناخۆش ئەبیستین ڕۆژانە بۆیە مش حەزم کرد لە کتێبێکە ئاماژە بە ژیانی خۆم بم کە بەهۆی فیشەکێکانێ تووشی چ کارە ساتێک کتێبەکەم سەرەتا دەربارەی مناڵیمە دوای قۆناغەکانی خوێندن و هەموو ئەو کێشانەی کە هاتوۆتە ڕێگەم کە لە کاتی خوێندن تەواوکردنە لەباری تەندروستیە و کێشەکانی من و هەموو ئەو کەسانش کە خاوەن پێداویستی تایبەتن لە وڵاتەیە و ڕێنماییشی تێ من هەر دایم وا بووم حەز ناکەم کەس هاوکارم بێ ئەگەر خۆم داوای لێ نەکەم تەنانەت لە دەرەوە حەز ناکەم کەس کە ئەم بینێت پێم بڵێ یارمەتی و بەم بچکە ئەگەر پێویستم پێ بێ خۆم داوایەکە حەزەکەم وەکو کەسێکی ئاسایی معامەلەم لەگەڵا بکرێت و داواکاریشم لە خەڵک هەر ئەوە بووە کە ئێمە و کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کەسی تەندروست باش جیاوازی نەکرێت هەمومان وەکو یەکین من بە تای عەربانەکەم ئەڕۆم یەکێکی تر بە قاچی ئەڕۆ هیچ جیاوازیەکمان نییە داواکارم لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و هەموو ئەو کەسانەی کە تووشی ڕووداوێکە بنیان کێشەیەکە بنەوە لە ژیانە بە هیوان نەبن ڕاستە هەموو کێشەیەک و هەموو ئازارێک ناخۆش و یعنی تووشی بە هیوایی تەکە بەڵام پێویستە هەستی تەوانێ و بەرەنکاری کێشەکان بیتەوانێ تا کوتانی لە ژیانە بەردەوام بیت کتێبەکەم لە ئەم ساڵە دەستم کرد بە نووسینی لە کۆتایی پشووی بڵێن سەرەتای پشووی هاوین کە بڵێن داوامی قوتابخانە تەواو بوو دەستم کرد بە نووسینی ئیتر کاتێکی ئەوەی نەویست چاپمان خۆم هەر خۆم تایپم کرد لە بەرنامەمەیە کە دەستکەم بە نووسینی کتێبێک دەربارەی کێشەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەت ئافرەتان کە ئێمە دووجار تووشی کێشابینەوە لە کەسێکی کە خاوەن تەندروستێکی باشە قۆناغەکانی خوێندنم باش هێنا من قوتابێکی زیرەک بووم ساڵە یەکەمە بووم هەوڵمە بە زیرەکی خۆم ئەو کێشانم داپۆشم بۆ نمونە عەربانەکەم هاوکاریکردنی هاوڕێکانم من بە زیرەکی یارمەتی ئەوانمە ئەوانیش هاوکاری من بوون لە هەڵگرتنم لە قاترمە لە هەر شوێنێکا کە پێویستم پێی بووە و بە خۆشحاڵیشەوە لە هەج مەکتەبێک بوو بێتم لە بەڕێوەبەرەوە هەتا کارگوزارەکان هاوکارم بوون بۆیە هەموو مەرحەلەکانی قۆناغی خوێندنم زۆر بەسەرکەوتووی تا ڕادەیەک بەبێ کێشە بەڕێ کرد بەڵام کە بووم بە مامۆستایەتر لێوە کێشەکان دەستی پێ کرد لە هەر قوتابخانەیە کە داوامەکەم ئەبێت هەوڵی کۆمپیوتەرەکەم لە قاتی خوارەوە بێت و ئەو قوتابخانەیە کە داوامی لێ یەکەم پلیکانی نەبێت بۆ یان ڕەمپای بۆ کرابێ بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت بتوانێت سەرکەوێ بۆیە من کێشەکانم ئەوە بوو سەرەتا کە دامەزرام لە ئەڵڵایی دامەزرام ئیتر قوتابخانەی ناو سلێمانی کە ئەگەڕام بۆی بڵێن بە شەوانەکەی لێ تەواو بکەم زۆربیان قادرمە بوو یان هۆڵی کۆمپیوتەریان لە قاتی سەرەوە بوو زۆر جار مدیرەکان هاوکار نەبوون لەوەی کە لە قوتابخانەیەکی گونجاوە بووەوە سابت بی یعنی لە دەروی شار بیتەوە ناو شار بۆیە زۆر کێشەم بۆ دروستە بوو لەناو پەروەردەشە بە شێوەیەکی باش هاوکاری نەئەکرام کە قوتابخانەیەکی گونجاوم بۆ بدۆزرێتەوە تا لە کۆتایی قوتابخانەی کاشمان دۆزی و بەڕێوەبەرەکە هاوکارم بوو بیناکەی چاکرد و ئێستا لێوێ داوامەکەم بە خۆشحاڵی بێگومان هاوکاری نەکردنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت ویان لێیەکا کە لە ژیان بڵێن چەکدابن و بەردەوام نەبن لە بەدیهێنانی ئاواتەکانیان بۆیە داواکارم هاوکار بکرێن بۆی کار ئاسانی هەم بۆ بکرێ وەس
کێشەکانیان بۆ چارەسەرکرێ و بەربەستەکان نەیەڵڕێت بۆی کەسانی خاوەن پێداویست تایبەتیش بتوانن وەکو کەسێکی تەندروست باش لە کۆمەڵگا ئیشکاری خۆیان بکەن. سپاس بەخوا من لە ماڵەوە پێویستم بە هاوکاری بڵێن ئەندامەکانی خێزان زۆر نییە، یعنی وەکو کەسێک نیم بەخێڵ بکرێم و خسمەت بکرێم و ئەمانە بەس دایکم و هەموو خێزانەکەم پاڵپشتێکی زۆر باشی من بوون لە تاڵکردنی خوێندنە بە تایبەتی دایکم یای تەندروستی باشی بۆ خوازم خوشکەکانم براکانم هاوڕێکانم هەمویان باش بوونانی لە بڕێکردنی ژیانە بۆیە منیش توانیومە تا ئێستا بەردەوام بێگومان خاوەن پێداویستی تایبەت هەموو مناڵێک نەک خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە پاڵپشتی خێزانە، بەڵام کەسی خاوەن پێداویستی تایبەت دەجار پێویستی بە پاڵپشتی خێزانە. ئەگەر خێزانەکەی هاوکاری نەبن یارمەتی دەری نەبن بێگومان هیچ ناتوانێت بەردەوام بێت لە بەدێنانی خەونەکانی لە ژیانە. پێمی من ئەوەیە بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە چاوی جیاواز سێر نەکەن. ئەگەر لە ناو بازاڕە لە شوێنێکی تایبەتیان شوێنێکی شتێکانە ئەیان بینن با بەزەی بەکار نێنن با ڕێز بەکاربێن و ڕێزی کەسی خاوەن پێداویستی تایبەت بگیرێ. ئەگەر خۆی داوای یارمەتی و هاوکاری لێ کردی تۆ یارمەتی بۆ ئەگەر پەشیمانی مەکەرەوە لەوەی کە هاتۆتە ئەو دەرەوانێ یان هاتۆتە شوێنێکی گشتیاوانە ئەویش هەر بە هەمان شێوە مافی هەیە و لە قوتابخانەکانە بۆ مامۆستا بەڕێزەکان بەڕێوەبەرەکان ڕێزی کەسی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی مناڵی خاوەن پێداویستی تایبەت بگرن بۆی لەناو قوتابخانەیە بێزار نەبێ بەردەوام بێ لە خوێندن.